بەڵێ هەر لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاتر دەکەم. بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵما. بەڕێز ڕێباز سپاس کە لەگەڵ کوردستان 24 با سەرەتا بپرسم ئەم کشانەوەی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت یەکەم جار نییە کە بەم شێوازە لە حکوومەت دەکشێتەوە، بەڵام بۆچی لە کاتی زیادکراودا دەکشێتەوە؟ ئێوارە جەناب و بینەرانی بەڕێز شاد، ڕاستەکەی هەر حیزبێک لە کوردستان لە هەر شوێنێکی دنیا بە تایبەتی لە هەرێمی کوردستان کە خاوەنی ئیرادەی خۆی نەبوو و بڕیاردانی خۆی لە دەستی خۆی نەبوو، اینجا لەلایەن دەستی ناوخۆیی لە عێراق و لە هەرێمی کوردستان لایەنی کە بەکاری بێنێت یاخود لەوانەی هەندێک لایەنی ئیقلیمی بتوانن بەکاریان بێنن، ئەخوانێت چەند تەجروبە هەرێمی کوردستان چ بەوانەی کە بەشدارن لە حکوومەت چل بەوانەی کە لە ئۆپۆزیسیۆنن ئیرادەی خۆیان و بڕیاردانی خۆیان بەدەست خۆیان نییە، لایانی تر بۆ بەرژەوەندی خۆیان هەر کاتێک بیەوێت ئەو کارەیان پێکا کە ئەو مەبەستێت. باشە، پێتان وایە بزوتنەوەی گۆڕان لەلایەن کێوە بەکار دەهێنرێەوە تووشیم لە ئێکترازانە ناوخۆیە بۆ ئێستا؟ بەشێکی شکستە گەورەی هێنان لە دو هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە لە ڕووی شەرعیەت و یاساییەوە لە هەموو ئەو بابەتی کە پەیوەندی بە پەیڕەوی ناوخۆی بزوتنەوەی گۆڕانەوە هەبوو نەیانما، بۆیە نا ڕێخەری گشتی شەرعیەتیمان نا خانەی ڕاپەڕاندن ئەمە وای کرد کە چووکەوانە دەست دەکارکێشانەی خۆیان ڕاگەاند بوو و دوای ئەوەش هەڵیان نەبژاردوانێ بۆ بەشێکی کەوتە ناوخۆی خۆیان کە علاقی بە بابەتی پەیڕەوە هەیە. بەشی دووەمیانەوەیە کە دابەش بوون بەسەر کۆمەڵێک پەیوەندی مەساڵحی شەخسی بۆ سەرکردەکانیان، هەندێکی زۆریان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ جومگە ڕئیسیەکانی یەکێتی نیشتیمانی کە ئێستا ئەوان زۆر بە ئاسانی بەکاریانێنن و ئەو هەنگاوانەی کە لەوانەیە خۆیان بیانێ بیکەن نەتوانین بیکەن لەوانەیە بە حیزبی گۆڕانی بکەن. بەداخەوەیان بەڕێوەچوونی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمان ئەم بڕیارەی ئێستای گۆڕان کڕیاری دەبێت؟ من حەزەکەم جەناب و بینەرانی بەڕێز بیزانن ئەمە قسەی من نییە، قسەی جەنابی سەرۆکوەزیرانە. جەنابی کاک مەسرور لە ماوەی ئەم 5 ساڵی ڕابردوو هەتا ئێستا 5 ساڵ زیاتریشە لەم حکوومەتە هەرچی بەرپرسیارەتیە هەڵی گرتووە، بەم بەرپرسیارەتیە شەوانەیە یەک وەزیر لە ناو کابینەی نۆ نەمێنێ جەنابی سەرۆکوەزیران بە تاقی تەنیا مەسئولیەتەکەی کە هەیەتی تا کۆتایی ئەیگەێنێ و مەسئولیەت هەڵەگرێ. لەبەرەوە هەر بزوتنەوەی گۆڕانە هەز لایەنێکی تری بەشدار لە حکوومەت بکشێتەوە هیچ تەئسیر لە بەرنامە و کارەکانی کابینەی نۆ ناکات. کابینەی نۆ تا ڕۆژی دەستا و دەستکردنی لەگەڵ کابینەیدا هەموو کار و بەرنامانەی کە لە بەرنامەی کارەکانی خۆیان بڕیاری لەداوە جێبەجێ بەردەوامی ئەو حیزبە. بەڵام بزوتنەوەی گۆڕان چی بگۆڕێت؟ بزوتنەوەی گۆڕان لەم ئینتیخاباتی ئەم جارە وەزعان زۆر خراپ بوو. خاتون ئەگەر ڕوخسەتم بی لە وەزعان زۆر خراپ بوو کە خۆیانیانود لەوانەیە کورسیەک 2 کورسی بێنین، بەڵام بەداخەوە بەم هەنگاویان نەک خۆیان ڕزگار نەکرد ئەوەندەی کە متمانەی جەماوەر و کادیر و لایەنگر و دەنگدەرەکانی خۆشیان لەدەستدا بۆیە ئەمجا بەمێ بەم هەنگاوی نایان نەک خۆیان ڕزگار نەکرد بەداخەوایان کرد کە ئەو ئەمەلی ئەو 1-2 کورسیەشان ئەو 1 کورسیەشان نەمێنێت کە هەیان بوو. کەواتە پێت وایە ئەم کارتێک کە بەکاریان هێنا لەم قۆناغەدا کارتێکی باش نەبوو و هەروەها لە هەڵبژاردندا ناتوانن ئەوەی بەدەستی بێنن؟ کارتێکی سوتاوە بەکاریان نێنە زۆر بۆ خۆیان باشتر بوو بۆ هیچ نەبێ متمانە لە دەستنێن، چکە جارێکە هیچ حیزبێکی کوردستان بە تایبەتی لایەنی سەرەکی کە پارتی دیموکراتی کوردستانە ئەوە بۆ دووەم جارە چانسی دووەمی یانەوە، چکە لە کابینی هەشتیش کە کشانەوە چون لە بەغدا لەگەڵ 2 هێزی ئیسلامی باسی حکوومەتی ڕزگاری نیشتیمانیانە کە لەو زەمانەکە لە کاتێکە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان تەنرابوو بە دوژمن و نەیاران کە یانویست هەرێمی کوردستان لە ناوبەرنەوەن لە حکوومەت کشانەوە چون لە بەغدا وتیان وەڵای ما هاتوینەوە حکوومەتە شەرعیەتی نەماوە هاتوین
هێز حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دروستکەین. ئێستاش هەمووی 5-6 ڕۆژی ماوە بۆ ئینتیخابات، تۆ 5 ساڵە بۆ بیریان نەکردێتەوە، دوای ئەوەی ئیمتیازاتی زۆریان وەرگرت، دوای ئەوەی پۆستی زۆر گرنگیان وەرگرت، دوای ئەوەی کە حەقی خۆیان 2 جار زیاتر وەرگرتووە، چونکە بزوتنەوەی گۆڕان 12 کورسیە نابوو. ئەو پۆستانی درایانێ لە جێگری سەرۆکی هەرێم، لە وەزیری دارایی، لە وەزیری ڕێگەوبان، لە وەزیری بازرگانی، وەزیری کاروباری کۆمەڵایەتی، ئەو هەموو ڕاوێژکاری لە سەرۆکایەتی هەرێم وەریانگرت، لە سەرۆکات 3 ڕۆژە ڕاوێژکاریکیان وەرگرتووە لە ئەنجومەنی وەزیران، ئەو هەموو مدیر عام و ئەو هەموو پۆستیان وەرگرت کە ئەوە حەقی 24 کورسی بوو، نەک حەقی 12 کورسی. بەڵام پارتی دیموکراتی کوردستان لە پێناوی ئەوەی تەنازولی لە زۆرێک لە پۆستەکانی خۆی کرد بۆی حکوومەتێکی هاوپەیمانی پتە و بەهێز دروست بێت کە خزمەتی کوردستان بکە. بەڵام بەداخەوە پارتی هیچ کاتێک چانسی نییە لە شەریکەکانیە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بەردەوام خۆی لە ناو قوتبی دەسەڵاتە ئەوە ئیشەکانێتی کە قسەکانێتی لەسەر حکومەت دەیکا، زوتنەوەی گۆڕانە. دایما لە هەرێمی کوردستان تەنها پارتی دیموکراتی کوردستانە کە بەرپرسیارەتی هەڵەگرێ و شان بەشانی لە هەموو کێشە و قۆناغەکانە بەردەوامە، تەنها هێزە کە بەرگری لە مافی خەڵکی کوردستان و مانەوەی هەرێمی کوردستان. کاتە پێتان وایە پرۆژەی گۆڕان شکستی هێناوە؟ بەتاکید شکستیانەوە. زۆر باشە. بەڕێز ڕێباز، ئایا پێتان وایە لە دوای ئەم بڕیارم هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان و کشانەوەی لە حکوومەت لەمە زیاتر گۆڕان تووشی گۆشەگیری سیاسی دەبێت؟ ئەزانی من وەکو باسم کرد، ینی مەسەن ئیرادەیان بەدەست خۆیان نەماوە، ینیەوە بوون بە 2 بەشەوانەیە، لەسەر مڵک و ماڵ شەڕە، لەسەر ئیمتیازات شەڕە، لەسەر هیچ خاڵێک ڕێک ناکەون، ناتوانیان پەیوەندێکی دیبلۆماسی دروستکەن، نەتوانیان پەیوەندێکی نێوخۆیی باش دروستکەن، نەتوانیان پەیوەندێکی گونجاو دروستکەن بۆ ناو حیزبەکەی خۆیان، نەتوانیان ئەو سەرکردە ناڕازیانەی کە سەرکردەی زۆر تێکۆشەر بوون لە حیزبەکە عاجز بوون، نەیانتوانی ئاشتیان کەنەوانەیە، تەنها وەهمێکیان دروست کرد لە ناو خەڵکیان فێری جنێوفرۆشی کرد، خەڵکیان فێری ئەوە کرد بە هەموو شتێک بڵێ نا، بەشتی باش بڵێ نا، بەشتی خراپ بڵێ نا، کە خەڵکیان فێری ئەوە کرد کە وەلایی بەڕاستی بۆ خاک و نیشتیمانەکەش نەمێنێ. بەداخەوە من حەزم نەکرد ئەو شتانە بڵم، بەڵامەوە واقعە و بەداخەوانێ ئەوانە ئەبوایە ئەو بەرنامەی ئەوان لە کاتی دروستبوونیان لە 2009 کە بە خەڵکیان ڕوت ئەبوایە ئەگەر لەسەرەوە بڕۆشتە خەڵک زۆر ئەمەلی پیان بوو، بەڵام ئێستا ئەوان بێئەمەلێکی وایان دروست کرد کە خەڵک ئیمانی بە هیچ ئۆپۆزیسیۆنێکیش نەماوە، چونکە هیچ ئۆپۆزیسیۆنێک کە لە کوردستان هەبووە و هەیە و لەمەلاش دروست دەبێ قەت بەقەدەر بزوتنەوەی گۆڕان بەرنامەکانی کاریگەر نابێ و کاریگەریش نەبووە و قەتیش بەقەت بزوتنەوەی گۆڕان بەهێز نابن. بۆیە بزوتنەوەی گۆڕان کۆتایی بە خۆشی هێنا و کۆتایی بە فکرەی ئۆپۆزیسیۆن بوون هێنا لە هەرێمی کوردستان. باشە، بەڵام لە ڕاگەنراوەکاندا بزوتنەوەی گۆڕان دەڵێن ئەم هەڵوێستێکە کە خەڵک دەیەوێت و خەڵک خاوەنداریەتی دەکات. ئایا خەڵک پاڵپشتی لەم جۆرە هەڵوێستە دەکات لە یانگرانی گۆڕان؟ ئەمەیان پێ قبوڵە لەم کاتەدا؟ ئەوەندەیان متمانی ناڕاست بە خەڵکدا و خەڵک متمانی بە هیچ قسەیەکیان نییە. لە بیدایەتی بەشداربوونیان لە کابینەوە وتیان ئێمە بەرنمەیەکمان داناوە لە 6 مانگە ئەگەر ئەو بەرنامانی ئێمە جێبەجێ نەبێ ئەو کاتە ئێمە لە حکوومەت دەکشینەوە، بەڵامەوە 5 ساڵیشە لەو حکوومەتە بەردەوامن و هەرچی ئیمتیازات و هەرچی پێویستی کە خۆیان مەبەستیان بوو وەریان گرت و ئێستا اینجا هاتوون لە کۆتاییەکان نیازیانێ خەڵک بڕوا بەو شتانە ناکا. ئێستا هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان وەعیەکی ئەوەندە پتە و بەهێزیان هەیە، ئەوەنە بەرچاویان ڕوونە، هیچ لایەنێک ناتوانێت بەلاڕێیان نابرات، نە بزوتنەوەی گۆڕان و نە غەیری بزوتنەوەی گۆڕان. باشە، کەواتە پێتان وایە ئەم بڕیارە هەڵاتنە لە بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵک؟ بەتەکید هەڵاتنە لە بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵک و دەنگدەرەکانی خۆیان و بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان و بەرامبەر ئەو ڕێکەوتنەی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان واژویان کرده بوو کە بەڵێنیان بە پارتی دیموکراتی کوردستان نابوو کە بە هەموو قۆناغێک لە تا کۆتایی لەگەڵیان بن. بەداخەوانێ ئەمە بەجێهێشتنی هاوڕێی ڕێگایە، شەریکی ڕێگای لە نیوە ڕێگا شەریکەکەی خۆیان بەجێهێشت، بەڵام بەڕاستی پارتی هەمیشە
بۆ هەموو قۆناغێک بۆ هەموو هەنگاوێک بۆ هەموو پێشهاتێک خۆی حاضر کردووە ئەم شتانەیش تەسیر نە لە حکوومەت هێرێمی کوردستانەکە و نە لە پارتی دیموکراتی کوردستانەکە کارەکان هەموو شتێک بەردەوامە بێ و ئەو وەزیرانە هەچ کەسێکە کشێتەوانێ من پێم وایە چەند کەسێکیان هەڵوێستی زۆر نیشتیمانیانیان هەیە و پێیان وایە کەوە بڕیارێکی هەڵە بۆ بەردەوامە بن لە کارەکانیان من لێرە و دەستخۆشییان لێکم و پیرۆزبایی ئەو هەنگاوە جەریئانەیان لێکم من لە 5 ساڵە لە ساڵی 2017 و هەنگاوم ناوە فەخریشی پێوەکەم چونکە بەرەی میلەتەکەم و بەرەی حکوومەتەکەم و وڵاتەکەم گرنگترە لە حیزبێک لەبەرەوە ئەوانی ژێستا پێم وایە هەمان هەنگایان ناوە و ئەوە هەنگاوێکی زۆر کاریگەرە بێ و دەستخۆشیان لێکەین. باشە بەڕێز ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان.